إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. بەردەوامی لەسەر شەرحی کتێبمان هەڵبژاردننی 222 گەوهەر و مرواری لە فەرموودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری. گەشتینە فەرموودەی ژمارە 183. فەرمان کراوە بە هێشتنەوەی ڕیش و کورتکردنەوەی سمێڵ. ئەمە ناونیشانی فەرموودەی 183. عن ابن عمر رضي الله عنهما لخوي ولا باوكيشي خواليان رازي به عن النبي صلى الله عليه وسلم قال: احفوا الشوارب واعفوا اللحى. احفوا الشوارب واعفوا اللحى. امام بخاري 5893 و امام مسلمش 259. ام حديثه اجرنا وكوافي غمر خوا فرمويتي صلى الله عليه وسلم دیارە ئەمە بڕگەیەک لە حەدیثەکەیە، بڕگەیەکی تر لە حەدیثەکە بەڕاستی هەر لەگەڵ تەبعەکان نەهاتووە. ئەویش ئەوەیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم: خالفوا المشركين. خالفوا المشركين يعني ئەوەی زیادەیە کە ئێمە لەیرە لە تەبعەکە بەداخەوە دەرنەچووە. احفوا الشوارب واطلقوا اللحى یان واعفوا اللحى. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ پێچەوانەی مشریکەکان بکەن، پێچەوانەی هاوبەش بڕیاردەرەکان بکەن، چونکە ئەوان شوارب ئێڵنەوە ڕیش ئەتاشن، ئێوە شوارب کورتکەنەوە ڕیش بێڵنەوە، شوارب کورتکەنەوە ڕیش بێڵنەوە. ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ڕێبازی پێغەمبەرە و زۆربەی زانایانی ئیسلام لەسەر ئەمەن کەوا ئێشتنەوەی ڕیش لای کەمەکەی سنەتێکی مؤکدەیە، لای کەمەکەی وە کۆمەڵێکی لە زانایان ئەفەرمن واجبە، یەڵانەوەی ڕیش واجبە و بەرگرتنی شوارب و سمێڵ هەموویان متفقن کەوا قەدەغەی لێکراوە و دروست نییە ئینسان شواربی بێتە ناو دەمی، بە تایبەتی بەر شوارب. جا شێوازی گرتنی شوارب، بەرگرتنی شوارب بە دوو شێوازە، یان کورتی کەیتەوە، یعنی هەر شواربەکە بە کاملی کورتی کەیتەوە، یان بەری شوارب بگری ئەوەندەی لێوی سەرەوەت بە دەر بکەوێ، کاتێ ئاوە خۆیتەوە یان شتێک ئەخۆیتەوە نەنشێتە ناو ئاوەکە. ئەمە ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ڕێبازی مسلمانانە. بەڵام هێشتنەوەی بە ناوی دەم و بێتە ناو دەم بەڕاستی ئەمە مخالەفەیە و پێچەوانەیە و پیسیشە. و ئەمە سنەتی فیتڕەیە. خۆشەویستەکانم، سنەتی فیتڕە یعنی ئێوارە باسمان کرد لە دەرسەکەی پێشوە، وتمان ئەمە ئەو سنەتانەیە کە هەموو پێغەمبەرەکانی لەسەر بوون، ئەمە ئەو سنەتانەیە کە هەموو پێغەمبەرەکانی لەسەر بوون و پیاوچاکان و ئەوانەی کە لەسەر فیتڕەتی مرۆڤایەتی چوون لە هەموو زەمانێکە بەم شێوازە بوون کە باسمان کرد. ئێوارە پێنجیمان باس کرد، وتمان لە حەدیثی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێنجی تریشی باس کردووە، لە حەدیثی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێنجی تریشی باس کردووە. جا یەکێک لەوانە یان دوان لەوانە ئەمەیە کە باسمان کرد، بەرگرتنی یان کورتکردنەوەی شوارب و سمێڵ و هێڵانەوەی ڕیش. ئیتر طبعا لەسەر ئەوەشان خلاف هەیە، ئایا لەبین زانایانە ئایا ڕیشەکە لێی دروسە کورتیکەیتەوە، یعنی لێی بگری؟ هەندێک ئەڵێن هەر نابێ لێی بگری، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم وتوێتی ئعفو، وازی لێ بێنە، با بە کەیفی خۆی بێت و ئەمانە. و لە ڕیوایەتی ترا ئەطلیقو هاتووە، یعنی بەریدە، با بە کەیفی خۆی بڕە. هەنێکی تریش فەرموویانە نا وانییە، بەڵکو مەقسەد ئەوەیە کە ڕیش درێژکەی، ئەگینا لێگرتنی و تەنزیمکردنی و تەرتیبکردنی پێویستە، چونکە هەندێک لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کردووە. بۆ نمونە ئیبن عومەر کە زۆر لە ئاسایی پێغەمبەری کردوێتەوە، یا هیچ سەحابەیەک ئەوەنەی ئیبن عومەر
يعني تقليدي في غمري ناكرد لسطاسط حتى في غمر صلى الله عليه وسلم بي بيزانا بيناتا ايرا بينا بيزانا لو شو انا خوت ولو شو انا اخوت يتر يعني بيري لو انا اكردو بو في غمر خوت ولا بي بو بيناتا اي ايود في غمر كردوتي من شيكم ام صحابه برزه كعبد الله كري عمره كاتيك بشويه ابو عمره بشويه ابو حج يا لهندي مناسبات صالانه مشتي خوي ريشي خوي بمشت اجرتو يتر باقي كي شي زياده بوايه كرتي كردوا شي زياده بوايه كرتي كردوا والله اعلم من شهر اوم بسنده اگر انسان او بكا باشتره لبروي هم مرتبه به وهم ريشش وكو چون بلي زور ماندوت ناكا بتايبتي بو اواني كوا كاسبي اكن بو اواني كاسبي اكن چونك لو انا اگر ما مصايكي مزگود خطيبك امام خطيبك يا مثلا كسيك زوريني كاتي لمالا مثلا بياويكي بتمنى ومانا لو انا اگر ريشش دريج به ماندو اكا بس زورنا بس او كسيك ايشكا زور زحمته يعني جاري وايا من كي السليمانيه ريشكي دريج ليتا انا فقيريك يكلم ما طورانه هيك خلق في كريم كابان يتر اي بيني وبان او ما طورو يعني بزيت في عادته كفقيره قجي ريشي ولا وملا ولا يتر تنظيم كردني قالك يعني توزك تو كاسبيكت وايا قرص يا كسي وايا نانوايا يعني نانوايا يا لمطعم ايشكا يعني اما اگر ستو بيري لێ بکەرن نانەوا و دەست بووە بۆ ناو تەنور و ڕیشی درێژ بێ ئەگەر شتێکی پێوە هین نەکا لەوانەیە عەزێتی بدا و بیسووتێنێ و ئەمانە على العموم بۆ ئەوانەی کە کاسبیەکەن يعني باشتر وایە يعني ڕیشیان لێی بگرن تەنظیمی بکەن لەبەرەوەی نەسووتێ لەبەرەوەی عەزێتیان نەدا لەبەرەوەی ماندوویان نەکا بەڵام بۆ خەڵکی تر ئەگەر بیهێڵنیشەوە ئاساییە والله أعلم حەدیثەکە وا ئەفەرمێ فرمودي 184 خير باداشتي حج عن أبي هريرة رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من حج فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه بخاري جماره 1521 ومسلم 1350 فرمي واتا يعني معناكي هر كسيك حج بكا بلام لكاتي حج كردنك يا هتا ديتوا گفتار و کرداری خراپی لێ نەوەشێتەوە هیچ کردارێک و هیچ گفتارێکی خراپ نەکا ئەوە ئەگەڕێتەوە وەکو ئەو ڕۆژەی تازە لەدایک بووە ئەوە ئەگەڕێتەوە وەکو ئەو ڕۆژەی کە تازە لەدایک بووە هیچ تاوانێکی لەسەر نامێنێت وەک ئەوە تازە لەدایک بوو بێت بەڕاستی حەج یەکێکە لە ئەرکانە گەورەکانی ئیسلام پێنجەم ڕوکنە و پایەیەکی زۆر گرنگی یعنی ئیسلامە ئەگەر ئینسان بەڵام ئەوەنەی تایە شەرت و شروتی هەیە یەکێک لە شەرتەکانی ئەوەیە کە ئەگەر بتوانی بۆت ڕێککەوێ بڕۆی لایەنی مادی و لایەنی ڕۆیشتن یعنی سەحەتت بگونجێت بۆ ڕۆیشتنەکە وەکو نوێژ نییە ئیسا نوێژ لە هەموو کاتێکا تۆ ئەبێ بیکەی بەس حەج وەکو نوێژ نییە حەج لەوانەیە تو نەتوانیت تحملی ڕێگاکە بکەی بەهۆی نەخۆشیەوە یان لەوانەیە ڕێگات لێ داخرابێ لەبەر بواری سیاسی یان لەبەر بوارێکی تر یان لەوانەیە ڕێگا ئیمکانیاتی مادیت نەبێت جا ئەگەر ئینسان لە حاڵەتێکی لەو شێوازەی بوو ناوی دەرنەچوو یا ئیمکانیاتی مادی نەبوو یا بواری بۆ نەگونجا یا ئیتر نیەتی لێ بێنێ و بڵێ خوایە من هەر ئەڕۆمە کوسە حاجی عوسمان 3 ساڵە ناوی دەرچۆ کۆرۆنا نەیەلا و ئەمساڵ ئەژن تا کۆرۆنا بوو کۆرۆنا ئیساڵێن وڵات تەمەن موالیت گەورە بووە مادام ئەم پیاوە نیەتی هێناوە ئەگەر بۆشی نەگونجێت تازە حەجەکەی بۆ نووسراوە ئەگەر بۆشی نەگونجێت تازە حەجەکەی بۆ نووسراوە خوای پەروەردگار خۆی ئاگاداری نیەتی ئینسانەکانە بۆیە ئینشاء الله تعالى هەر یەکێ لای ئێمە نیەت بکا ئیسە بۆ نمونە تو بڵێ خوایە ئەگەر بۆمت ئاسان کرد ئەوە ئینشاء الله بڕیاری لێ ئەدەم من خۆم بۆ خۆم لە کاتی گەنجێتیە سندوقێکم کردبوو لە ماڵە ئیتر بەردەوام بە پێی ئیمکانیات و ئەوانە لەقەی نووسیبووم سندوقی حەج ئیتر هەر کاتێ شتێکم دەستکەوتایە ئەم خستە ناو ئەو سنووقەوە بەو نیەتەی کە من ئەوە بڕیارم داوە بڕۆم بۆ حەج ئەوە بڕیارم داوە بۆ حەج ئیتر ئەگەر خوای گەورە بۆتی بکات و
ئاسان بێت تو هەندێک پارەتیش ئامادە کردووە طبعا من ئەو سنووقە تقریبا نزیکەی 10 ساڵ زیاد خوای پەروەردگار ئاسانی کردووە ئەوە لە 2007 سەفەری حەجەکەشمان بوو بە نەسیب یعنی مەبەستم ئەوەیە کە تۆ ئەو نیەتەی لێ بێنە سندوقێک یان دەخیلەیەک شتێک دانە بڕیاری لێ بدە بڵێ ئەمە بۆ حەج ئەگەر خوا کردی ئەوە ئەڕۆم بۆ حەج ئەگەر خواش نەیکرد ئەو کاتە ئەگەر مردی سندوقەکە نووسیتە لەقەی حەج مناڵەکانت بۆ تێکەنە حەجی بەدەل یعنی ئەینێرن هەر ئەو حەجەت هەر بۆ ئەکرێ ئین شاء الله تعالى. فرمودەی ژمارە 185 أبو هريرة خوالي الرازي بأيقريته وأفرمي أن رسول الله صلى الله عليه وسلم قال العمرة إلى العمرة كفارة لما بينهما والحج المبرور ليس له جزاء إلا الجنة. بخاري 1773 ومسلم 1349 پیغمبر فرمي صلى الله عليه وسلم عمره بو عمره يعني أم عمرك بو أو عمرك أبيت كفارتي گوناحەکانی نێوانیان و حەج کردنێکی ڕێک و پێک بەبێ ئەوەی قسەی غەڵەت بکەی بەبێ ئەوەی کرداری غەڵەت بکەی هیچ پاداشتێکی نییە ئیلا بەهەشت نەبێ هیچ پاداشتێکی نییە یعنی ئەمەنە گەورەیە ئەوە نییە بڵێ ئەبێتە کەفارەتی نازانم چی یعنی پاداشتەکەی تەنها بەهەشتە بەهەشتە ئەگەر خوای پەروەردگار بۆتی ئاسان بکە ئەمەش لە فەزڵی عمرە و حەج. فرمودەی ژمارە 186 خير وباداشتي عمره كردن لرمزانانا. عن ابن عباس رضي الله عنهما أن النبي صلى الله عليه وسلم قال عمرة في رمضان تعدل حجة أو حجة معي. عمرة في رمضان تعدل حجة أو حجة معي. رسول الله فرمي طبعا إمام البخاري جمارة 1863 وإمام مسلم جمارة 1256 أي جرنوا فرمي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي عمره كردن لرمضان لما نجي رمضان بأندازي حج خيري هي بأندازي حج خيري هي يان للرواية كترا يان للفظ كترا بأندازي أوي حج يبكى لقل منا بأندازي أوي حج يبكى لقل پیغمبر صلى الله عليه وسلم يعني عمري رمضان أجركي زور قولتر لكاتي تر خوای تعالی اوانی وار روشتن بو عمره خوای تعالی بکات نصیبیان و ام پاداشتیان دەستکەوێ. فرمودەی ژمارە 187 حەجکردن بۆ مردوو دروستە حتا تەنانەت ئەگەر وەسیەتیشی نەکردەوێ. من لەگەڵ ئەم کەلیمەی وەسیەتان نیم کەلیمەی وەسیەت نازانم ئەمە چییە یعنی هەندێک لە زانایان باسیەکەن یا بۆ وەسیەت یعنی. عن ابن عباس رضي الله عنهما قال أن امرأة قالت يا رسول الله إن فريضة الله على عباده في الحج أدركت أبي شيخا كبيرا لا يثبت على الراحلة أفأحج عنه؟ قال نعم. رواه البخاري 1513 ومسلم 1634. آفرت يكوتي أي پیغمبری خوا خوای تعالی فرزی حەجی کرد لەسەر باوکم یعنی حەج فەرز بوو لەسەر باوکم لە کاتێکا کە باوکم پیرە و ناتوانێ خۆی بگرێ بەسەر وڵاخەوە. ئایا من ئەتوانم لە جێی باوکم حەج بکەم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ. ئەم حەدیثە بەڵگەیە لەسەر بەدەل حەج یعنی کەسێک لە جێی کەسێکی تر بڕوا. لە دوو حاڵەتا بەدەل حەج دروستە. لە حاڵەتێکا کە کابرا تەمەنی گەیشت بێتە حەدێک نەتوانێ خۆشی زیندووە بەس ناتوانێ بەهۆی نەخۆشیەوە بەهۆی زروفێکەوە ناتوانێ بڕوا بۆ حەج و هەروەها لە حاڵەتێکە ئەگەر کابرا مردبێ لە پاش خۆی کەسوکارەکەی ئەتوانن حەجی بۆ بکەن. ئیتر وەکو باسم کرد کەلیمەی ئەم وەسیەتە نازانم هەندێک لە خەڵک یا هەندێک لە زانایان ئەڵێن وەڵا کاکە وەسیەتی نەکردبێ بۆی نابێ و وەسیەتی کردبێ بۆ قوربانی هەژە وەڵا کاکە وەسیەتی کردبێ ئەبێ و وەسیەتی نەکردبێ نابێ و نازانم. ئێمە سبحان الله وەمان پێ هاتووە دائیما شت لەسەر خەڵق قورسەکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ما خير بين أمرين إلا اختار أيسرهما. پێغەمبەری خوا اختیار بخرێتە دەستی لە بین دوو شتە دائیما ئاسانەکەی هەڵەبژار. ئێمە
مامۆسایانی ئێمە یان هەندێک لە زانایان ئەمە حەزەکەن شت قورسکەنەوە شەرت و شروط دانان ئەم شەرتە و ئەم شەرتە و ئەم شەرتە و ئەم شەرتە ئەم هەموو شەرت و شروطە چییە؟ خوای تەعالا حەجی فەرز کردو لەسەر مسلمان توانی بیکە زۆر باشە نەیتوانی بیکە کە سوکارەکەی توانیان بۆی بکەن بۆی ئەکەن ئیترام پێویست ناکە یعنی هەموو مسلمانێ لە ناو دڵیا نیەتی بڕا بە حەج بس لەوانەیە هەر ئەسڵەن ئەمە نەبێ پارە بێ هەر بیری لێ نەکرد بێتە وەسیەت بکە وەسیەت چی بکەم من کە پارەم نەبێ بڕۆم بۆ حەج وەسیەت چی بکەم ئەڵێ من لە ژیان خۆمان نەمتوانی دەی ئێستا ئەرکەکە بخەمە سەر مناڵەکانم هەر کابرا ئەو نیەتە نایەنێ بۆیە وەسیەتی ناوێ بۆیە وەسیەتی ناوێ هەر کەسێ توانی حەج بۆ دایک و باوکی بکا و بیکڕێ بەڵام بەگەڵ کەسێکی ئەمینە من نیم لەگەڵ ئەوەیە کە ئێستا ئەم کۆمپانیانە ئەیکەن یعنی بەڕاستی کەوا ئێژێ کاکە کۆمپانیای وایە ئێژێ 6 گڵا ئەیان ئەڵێ نازانم چەند گڵا ئەو نم بەرێ و لەوەدا وەرەقەیەکت بۆ نێرنەوە تۆ سقەت نییە نازانی ئەم وەرەقە حەجی بۆ کردەیە بۆی نەکرد تۆ ئەگەر گەرەکت بێ حەج بکڕی یعنی مەبەستم حەج بۆ کە سوکارت کڕی بیدە بە حاجەیەکی خۆمانی با بڕوا لەوێ 100% لە شوێنێکی دیاریکراوە کەسێک لەگەڵ خۆیان ببە ئەو خەڵک زۆرە لەوێ فەقیر حاڵەت تەلەبەیە لە شەریعە ئەخوێنێ یەمەنیەکان مەسەلەن لەوێ لە وڵاتە مەسەلەن یعنی لەوێ تەلەبەن یان مەسەلەن دەربەدەر بوون لە وڵاتانە مەمنونن تۆ سێ گڵای بەیتێ لەگەڵ تا بێ 2 ڕۆژە ڕۆژێکە دوانە لەگەڵ تا دێت و حەجەکە ئەکا و خۆتیش خۆش یا لەگەڵ تا و ئەیبینی تۆی ناسیت و هیچ مشکلەیەکت نییە ئەوە زۆر چاکترە لەوەی کەوا بیدەی بە کۆمپانیایەک چکە کۆمپانیەکان هیچ سقیان لەسەر نییە بەڕاستی من بە تەجروبە ئەڵێم یعنی دەی حاج جەردەی نازانم ئیتر هەر گەرەکت بێت خەڵک بخەڵەتێنی یەک ڕیشێکی جوانی لێ دانا دوور لە ڕووی ئەم مامۆستا بەڕێزانە من خۆشم ڕوشم لێتر یعنی ئیتر بەحاڵ دەستکەرە خەڵک خەڵەتاندن لە ڕێگای حەج و لە ڕێگای نازانم ئەو شتانەوە خوا پەنامان بدە خوای گەورە بمان پارێزی على العموم فرمودەی ژمارە 188 جەنگ فێڵکردنە جەنگ فێڵکردنە بۆیە درۆکردن لە جەنگا دروستە لە سێ شتا درۆ دروستە یەکێک لەوانە جەنگە لەولا لە حەدیثێکی ترا باسمان کردەوە عن جابر رضي الله عنهما رضای خوا لە جابر بێ کە خۆی و باوکیش سەحابەن أن النبي صلى الله عليه وسلم قال الحرب خدعة أخرجه البخاري جمارة 3029 وإمام مسلم جمارة 1739 واتا جنگ فيل كردنا يعني أقل لجنگ فيل نكري خوش يسكان دشمنان أدخل بويا في غمري خواه أفرمي الحرب شي خدعة أفرمي جنگ خدعة وهداية من بدا رحمان بيبكا ولو أنا من بقي الركوا ديني خاصة أخن